لە بازاڕی شێخاڵای هەولێرەوە سڵاوتان لێبێ وم کاتتان باش بینەران و بیسەران لار جێگایەکەن. دەچمە لای بەشێک لە کاسبکاران سەبارەت بە دۆخی بازار و کاریگەری دواکەوتنی موچە لەسەر بازار چییە؟ گفتوگۆ لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان و کاسبکاران دەکەم با بزانم دواکەوتنی موچە چەندێک کاریگەری دەبێتن و ئەوانەی بە تایبەتی ساڵانێکە لە بازار خەریکی کەسابەتن ڕێژەی دابەزینی کڕیار چەندە؟ ئایا ئەو داهاتی کە ڕۆژانە بەدەستی دێنن بەشی بژێوی ژیانیان دەکا؟ ئێوە بیسەر و بینەرمان بن لەگەڵمانە بن. عليك السلام ورحمة الله وبركاته. بخير إبراهيم. بابزانم چەند ساڵە لە بازار خەریکی کەسابەتی؟ والله دمێکە. چەند دەبێت تقریبا؟ والله لەوەتی بەبیرم دەناو کەسابەت داینە و ئیشی تەکسی دەکەین و زۆر باش. ئەرێ والله. ئێستا بازارەکە چۆنە لەگەڵ دواکەوتنی موچە؟ بەخوای بەعام کزا ڕاستی. ئەو دواکەوتنی موچەیە کاریگەری هەبوو لەسەری؟ طبعا کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە. خاستە ئێستا ماوەکو چینی تەکسی هەر زۆر کاریگەری هەیە و هیواداریشم ئەو وەزعا بەرەو باشی بچیتن. زۆر باش. ئەو دەمەی کە خەڵک پارەی لە جیرفان بوو با بڵێم هەموو مانجی لە کاتی خۆی موچە دەهات، ئیشی تەکسی خۆشتر نەبوو یان دەهاتی زیاتر نەبوو؟ طبعا زۆریش باشتر بوو، خەرک پارەی پێ بوو، بازار باشتر بوو لە هەموو ناحیەکی. چەندە کاریگەری دەرونی لەسەرەت و هەیە بۆ نمونەکە مشتری نەبیکە سەرنشین نەبیتن و دەکا کەمەک ئینسان بێتاقەت بیان لە خۆی بێزار بیتن؟ طبعا زۆرش کاریگەری هەیە، یعنی لە ماڵەوە دەرێکا یەکسەر کاتی ئیش خۆشە یەکسەر کە نەفەر هەبی دەستی ڕابگری و کە نەک دوو سعاب سوڕێەوە کە نەفەر نەبی بخۆ یعنی بێتاقەت دەبی نەکاریش تەکسی هەموو ئیشک هاتە توکاندار هەموو ئیشک ینی عارەبانچی هەموو عام بەگشتی تاسیری هەیە و ئیشاڵڵا چاچ شتێبی تو هیوادارین ئینشاڵڵا چادەویتن. خەت بووە ڕۆژێک ئاوا بسوڕێەوە هەر ینی بگەڕێ تاوەکو خەڵکێکە بێ دەست لە تەکسی ڕابگرێ بەڵام نەبوو بێ ئەو ڕۆژە با بڵێن بەداهاتیش کەم چوبیەوە بۆ ماڵەوە بێزاری و بێتاقەتی بە ماڵەوە دەرکرد بێ؟ بە خودای هەبووە بەس غەڵەتە بە ماڵەوە دەکەی ئەوە چونکی ڕسق بەدەست خوایە وەنیە ئەتوو بخواستم بەرین ئیشی تەکسی جار وەیە کە لە ماڵەوە دێ دەرە هەلە دەکەی مارەی نەفەت لۆڕێک دەکەوی جاری شوێ عینەتەوانە وەکەوت و دەڵێ دوو سعات دەسوڕێوەن هەتە نەفەرێک دەبی بەس ناوی ئینسان لە ژیاندا بەهیوابیتن تێگەی کاسبیە بەخۆی ڕسق غەیبە وەنیە کە دی دەرێ ناوی خوای لێ دێنی؟ طبعا ئەرێ وەڵڵاهی هیوادارم هەموو سیاتەسەکان کە پێشەوەی سلف لە سیارەدەم بسمیلایی بکەن برێ بەناوی خوای خوا قەت بێ ئومێدت ناکاتن. باش ئەمە دوا پرسیارم دەبێت لە بەڕێزت کاتێک کە لە ناو تەکسیەکەت بووی ئەو ڕۆژی زۆر زکرت کرد بێ زۆر یادی خوای گەورەت کرد بێ حەست کردی ئەو ڕۆژەت پڕبەرەکەت بووە؟ طبعا ئەرێ وەڵڵاهی تاکت تاسیر هەیە یعنی زۆریش کاتو ئەو ڕۆژی کە لە مارێ دێ دەرە بەنیەتە چ سابەنایە کاسبی کە تو نایە خواتینا طبعا زۆر فەرقی هەیە کە بە ئەوەی عەشوایی بێ دەرێ بەدڵەچی ینی توندەوە و بە ناومێدی ئەوە زۆر فەرقی هەیە. ئینسانیش دەبی دایم بە ئومێدەوە بژیت کە تو هەر ئیشک نەکەریشی تەکسی هەموو ئیشک کە تو لە ماڵێ هاتێ دەرێ بەنێتەچی باش کە هاتێ دەرێ خوا بێ ئومێدت ناکاتن دەگەی ئیشاڵڵا هیوادارم ئەو وەزعش لۆ هەموو کوردێک چابیت و ئیشاڵڵا بەرەو باشی دەچیتن. دۆخی بازار ئێستا بەگشتی چۆنە؟ بەخۆیگە تو برێ بە عەمق باش نییە لەبەرچی؟ هەڵ وەڵڵاهی لەبەرەوەی کە برێ کابرا ئەوڕۆکە گە مەعاشی هەبیتن دێ سەرف دەکە بەس مەعاشەکە بەڕاستی دۆخەکەی تێک دێ ئەو دەبینێ ئەو فترێکە برێ مەعاش دێتن وڵە سێ چار ڕۆژان باشە سێ چار ڕۆژ هەرێ وڵا باشە بیتن کابرا سەرفەکە غێر بەزگە کابراسی پێ نەبی بەڕاستی قناعاتم پێ کە برێم نیوە لە نوێ هەر پارەی پێنێ لە بازاڕی دێ دەست هەراتێ وەختێکی دەکوژی. باش ئێرە ناو جەرگەی بازاڕەیە ئێستا ئەوەندێ من لای جەنابەت بووم کەس نەیگوت سلام عەلەیکوم ڕەنگە جاران زۆر خەڵک بەهات بە و مەجالت نەبا لێ دوانی بدەی و بالفعل جاران زۆر زۆر باشتر بوو بەحقت باشتر بوو طبعا بەس ئێستاکەش کە بۆی برێ مەسرفەکەش گرانە ئێستا کە جانی ئیشەکە لە قەدەر مەسرفەکەی نییە یعنی ئێستا ئەو داهاتی بەدەستی دێنی بەشی بژێوی ژیانت نا بالفعل ئەرێ وەڵڵا ئەو هەڵێ ئەوە کرێت لەسەرە ئەوە کرێ کارەبای ئەوە کرێ
دوکانێ بەڕاستی زەحمەتە پێشترێ بۆ پارەی قەتعەت نەدەدا ئەوەندە زەریبە نەبوو ئەوەندە بالفعل. پارەی کارەبای بۆ جۆرەی نەبوو ئەڵێ وەڵڵە ئەوان هەموو کاریگەری لەسەر داهات کرد طبعا ئەرێ وەڵەوە ئەتوو ئیسیفادەکەت ئێستا هەندە نییە نازانێ بە حقت بە ژیانە ڕابگەی ئەرێ وەڵێ ئێستا معیشەتەکە بەڕێک زەحمەت بووە لە بەیانی و بای پێویستت فرۆشتووە بە خودای تقریبا الحەمدلله قەنعاتت پێ هەیە ئەم قەنعاتم پێ الحەمدلله بەس بە عام بەرێ خراپاگەدار بە نان ئەوە نییە تازە لەگە برادارەکەم قسە دەکرد دەگو بەخۆی باش نی بەرەم الحەمدلله باشە ئێوە بە خۆتان بەقەر دەدەنە خەڵکی یان ئەو کاڵایانەی کە هێناوتانە بەقەرتان هێناوە جملەتی داوای پارەتان لێ ناکە فشاری دەرونیتان لەسەر نییە طبعا کو ئەمە بەس بەقەر نادەین ئێرە بەقەر نییە بەس ئەمە یعنی دێنین دەچین بەقەر دەینین هەدەی فرۆشی برۆ خێرەکە ئەوزەوە دەخۆی و مایەکەش دەدێەوە جملەتی داوا دەکاتێن ئەڵی نەفرۆشتوە نارێم ئەی نارێ معنی شەرمەزاری زوملەسی دەبی شەرمەزاری کرێ دەبی بەڕاستی زۆر کەسی ئێستا کە نازەم چەند مانگە وڵە کرێ نەدە ئەگەر بپرسم لە ماڵەوە مەسروفات وەکو جاران دەکەن یان دەستان باش پێوە گرتووە جا دەبی عسەبە ئیشەکەی ئەتوو مەسرفەکەی بکەی وە نییە ئەوە بێت و هەر پێدا بکری بەڕاستی ناکری ئێستا دەبی زۆر دەستی پێوە بگری الحەمدلله هەرێ وڵا دەبی دەستی پێدا بگری الحەمدلله سبکی ئەو هاالێ زۆر باش مشتری بەردەوامتان هەبوو ئێستا کەم بێتن یان کەم بێ وەکو جاران با بڵێم پێڵاو نەکڕێ یان مشتریەکانتان هەروەکو جاران زۆر کەمی کردیە زۆر کەمی کردی ئێستا وچی جاران نییە تەماشای هاتووە بە خۆ دێراوە لە زۆرێ بزانە نانە زۆری فەرق کردی وڵڵە لە ڕاستیدا ئێستا بازار بڕۆکە کزە لە بۆ بێپارەی و بێمەعاشیە و پێک نەهاتنی حکوومەت و ئەوانە هەموو تەسیر دەکاتە سە خەڵک هەموو تەسیر دەکاتە سە بازار ڕاستی قرقلە جوولەکەیە الحەمدولله بەس وەهاژ نییەوەی کە لە تەموحی دوکاندار بی لە تەموحی کاسبکار بیان لە تەموحی تازیر بی ئەوانە لە تەموحی خەرج کاسب نییە بەس الحەمدولله زۆر باشە باش ئەوەندەی کە هەیە قەنەعەتتان پێ هەیە یان مشتریەکانی خۆتانە دێنەوە لاتان یان چۆنە ینی دەبینم شێخەڵە دەبی جمەی بێ وایە بەڵام ئێستا خەڵکەشی کەم دەبینم لە بازار بازارەکە بازار شێخەڵای بازارەکە بازاری میلیە بازارەکە الحەمدولله بازاری میلیە و خەرچی کاسبە و خەرچی فەقیرە و چایی فەقیر و فەقارات دێتە ناو بازارەکەی لەناوی ئێستا هەموو دەستە مۆڵە گەورەکان بەس باشە ئێستا جم و زۆڵت شێ ئێستا الحەمدولله باشەکە موچە دێکە یان هەواڵی موچە بڵاو دەکرێتەوە بازار گۆڕانکاری سەردادی بە تاکید گۆڕانی 170 فەرقەکە کە کابرا جیفانی پڕە و دێتە ناو بازارە بە کەیف خۆشتی هەرەگری شتی دەبا و ئەوەی کە محتاجە ئێستا لۆ نمونە هەیە مناڵ هەیە داوا لە داچی دەکات داچی تەماشای جیفانی دەکات هیچی پێ نییە غەریبە یان تەماشای ئەشیاک دەکات زۆر محتاجشە زۆر محتەلە نایبە کە معاشەکە دێ وڵا بالفعل دێ بەشێری پێویستی خۆی دەکڕێ باش ئەو معمیلانەی هەتان بۆ نمەجاران دەهات لە بابەتەکان ئەگەر چیلۆیەکی بردبە ئەوەیان 2 چیلۆی بردبە ئێستا کەمی نەکردیتەوە بۆ نمونە دووەکەی کرد بتە یەکەی کردە نیوە بە تاکید کەمی کردەوە بووتە نیوە بەس سامان لە ڕحمی خوای گەورەیە ئینشاڵڵا معاشەکەش بەکردا هاتین گۆش بە ڕێژەی 100 چەند تقریبا کەمی کردیان طبعا زۆر والله زۆر ئارێ والله کەمی کردیە بەس الحەمدولله قەرداری جوملەتی طبعا قەرداری جوملەچینە قەرداری تازیرین قەرداری وەرە تورکیا و ئێران و ئەوەشین الحەمدولله برێ بەس وردە عەشایەکە دەنێ الحەمدولله ڕەسیدەکەمان هەیە لەخوای بەزیادبی برێت داوای چەند دەکەی بە تەلەفۆن بەو ڕێژەیە کە لۆ دێ لۆ نمونە برێ یان داوا لە تازیر دەکەی داوا لە جوملەچەکانی خۆ دەکەی کاکەوەندەم لۆ بنێرە الحەمدولله ئەو ڕەسیدە هەیە لەخوای بەزیادبی هێشتا لە دەستمان نەدایە لەخوای بەزیادبی لەخوای بەزیادبی گرنگشە قەنەعات هەبین طبعا قەنەعات لەسەرەوەی هەموو قەنەعات لۆ ئینسانی دەورەمەترین شتە ئەمە کۆتا پرسیارمە چ ساڵێک بازار زۆر باش بوو والله سارەکانی تقریبا لە 2000 و تقریبا 12 و 14 ئەوانە ماشەڵڵا ڕێنەبوو لەو شێخەڵای بڕۆی 12 و 14 ئەوانە ماشەڵڵای خوای لێبی تقریبا لە 18 لە کورتیدایە لە 2010 فەرقەچی کردی و زۆری لە کورتیدایە ئەزا ئێستا تەماشای عالم تەماشای جیفانی دەکات تەماشای بێ ئەوەی خۆی دەکات ینی بێ موچەی خۆی دەکات
دەرێ بەشکەم پێڕادەگەم بە کارەبای بە ئاو بەوی الحەمدوللیلا. چەند ساڵ لە بازار کار دەکەیت؟ 30 ساڵ 30 ساڵ زیاتر لە ماوەی ئەو 30 ساڵە دۆخی بازار وەکو ئێستا بووە؟ بەخوای ئەو وەختەی زۆر خراپە بەس وەختەوە خراپە بەس موقت بووە بەس سا درێژێکی شاو خراپێ درێژە کێشاوە چەندە کاریگەری لەسەر داهاتی ئێوە هەبووە؟ والله حتمان هەیتی ئێستا بازاڕی تەماشاکە پێشتر جمەی داات ئێستاوان نییە بنیا خەڵک ینی لێرە نەدەتوانی بە ئاسانی بێرەدا تێپەڕی لەو بابەتانە بوو ئێستا شێ جم زۆر بە زۆر پێشتر نییە وەکو پێشتر نییە شەلل بووە کە هەواڵی هاتنی موچە بڵاو دەکرێتەوە یان کە موچە دەدرێت پاش هاتنی موچەی کاکە بازار بە موچە دەوری زۆر زۆرە بەس گەشتیار مەشارعی هەلیکار هەبی مەشاری هەبی باش کەمە بازارە گەورانش دەکرێتەوە یان مۆڵ دەکرێنەوە کاریگەری لەسەر بازار دروست ناکات لە مفرەت بابەز لە جملەی چەند ساڵە خەریکم کەسابەتەی 20 سال زیاتر نارە 20 ساڵە 20 ساڵی عەربانی دەکەم ئێستا لە سبەینەوە ئیشت کردووە دەبینی وێستا دانیشتووی 5,000 ئەوانە دەبین هەر 5,000 ئیشەکە وایە دووسێ باری دەکەی بە 5,000 دەکاتە 5,000 جاران بە 5 بارتانە بە 5 بارمان دەکرد ئەو گەڕا سەلامە دەمان برد لە 2008 2010 ئەستا 2000 چەندە؟ ئێستا 2025 لە 2008 لێرەمە لێرە دەکەم بێنەویت کە 2008 لەو فەرعی بوو 2008 2008 لێرە بوو لێرە بارم دەبردا ئەوەی بە 8,000 شێخ سۆلی 8,000کە دەگوێت ئەوە 10,000 کاکە بەس لۆم بووە ئەو کات بازار باش بوو بازاردا پارە زۆر بوو دەژا بێزار دەبوو لە ئیشێ دەگەرامەوە خۆم دەساردەوە ئارە وەڵا معاملم هەبوو ئەوە مابوو دەم کاکە وەڵی زغارەی پێ نەکەم چاشی نەخۆم داری لەسەر بەری دانم هیلاکم مادیمە ئێستاش دەبینم دانیشتووی ڕۆژێت تقریبا گەوارە 2 ساعت 3 ساعتە گەوارە عەرەبانە 2000 ئەویش هەیە یان نییە ئینگۆ ڕەبتە بە دوکاندارەکان ڕەبتە وەنیە باشە دەتوانم بپرسم ڕۆژانە چەند بەدەستدێنی وەلا ڕۆژانە ئەگەر ئیشەوی دەگاتە 15 ئەو دەورەیە باشە بەشی بژێوی ژیانت دەکا بەخوای بەرز دەکەم ناکە بەس ڕەزرا ئارە بەخوای هەموو بە پارێ هەموو پارێ دەوێت کاکە 20,000 لەو کەلاوەمە بە 250,000 17 ساڵ خانەشیمە هەڵ لێرە چێت توکمانە لە کرۆنەی 25,000 هینا خوارە کردە 225 لە کرۆنەی ئەو زارە دووبارە پاش سێ ماژی کردی و 250کە ئەنی ئێستا کرێسیشی کرێسیمە 17 ساڵە چەند سەرخێزانە پێنجی بەس بە خۆش کەسابەت دەکەی باز بە خۆم وا گەورەیە هەرەوەندەیە بابە ڕاست درێت پڕ چیت بەبیر دێتەوە ئاها بدێتەوە ئای وەختی عسکەرەکەی خۆشتر بوو بەش عسکەر بووم ئەو عسکەری ناخۆشە پێم خۆشتر بوو ئێستا چەند ساڵ عسکەریت لەو بەسراوم داهاتمەوە دوو نارم دەچوو بە قیتار داهاتمەوە قیتار بەلاژ و عسکەری مەجالە بوو لە بەغدا بە دنیارشی داهاتمەوە ئێرانە بە مشاعری ئەگەر لە ڕێ مەدعەمە 10-12 درەمەک بڕۆژ ئەوەندە بوو زیاتر نەبوو زۆر مادی بووی لە ژیان وا گەورەیە ئارە وەڵا ئێستا تەمە ئەوەی من کەمە ئەوە بووە زۆر کوزران عەربێرا خوێران لە جەب هەمە بڵێ زۆر کوزران ئەم لەو فاوە بووم ئەو قەناسە داهات ڕەساسە بەسەرم هیچ مەعاشت شت نییە؟ ناوەڵا هیچ بەداخۆ ینی چەند جار عسکەریت کرد 3,000 شەڕی کوێتت کردی؟ کوێتم کردیە عەربی عێراق و ئێران 2 ساڵ و 8 مانگ احتیاط بوو 6 ساڵ و ئەفسان باش ئێستا تاقەتت مایە پار بە عەربانی باشم دەستا خۆ لەخوای بەزیاد خۆ نەخۆش نی ئەوە منە بەس ئەوم تەسەموزی کردی ئەو لاکەمەوە تقریبا ئافتەك ڕۆژێک دەبێت لە دوم دێ چا دەبی و خرا دەبێتەوە انشاءالله خوا سەلامەتت دەکات چاوەکە انشاءالله ساغ و سەلامەت دەبی سەلامەت کە موچە دێ بازار دەبوژێتەوە تا فەرق دەکات زۆر فەرق دەکات باش ئێستا و داهاتی کە بەدەستی دێنی بەشی بژێوی ژیانت دەکایان دەبێت لەگەڵیشی قەرد بکەی وڵا ئەوە هەر حسابی لەسەر نییە دەبێت قەرد بکەی بەش ناکات بەش ناکات ژیان ئێستا زەحمەت نەبووە زۆر زەحمەت بوو سام بۆ خۆم کرێچیمە کرێچی
یعنی جار وێ کریخان و کەشت پێ نادری بەخوا زەحمەتە هەرواڵە هیچ بخۆ هەریشم نییەوە پێ شەر ماگەیش نارەوە ئێستا ئیشش نییە نا بەخوا بخۆ چیش دەکەی بۆ خۆم ئیشی ڕێ بەغداوانم دەکرد ساغل و دوشتوا مێستا وازم لێ نەخۆش بوو وازم لێنا ینی 5 ماگە ئیشت نییە ناوەڵە ئەی چۆن ئێستا ئیدارەی ماڵ و کریخان و یەک دوو کوڕمەی ئیش دەکەنەوەوان مساعد دەکەنەوەوانە هیچکە نییە هیچ موچەش نییە ناوەڵە ناوەڵە هیچ موچەش نییە سەختە زۆر ناخۆشە وەڵا زۆر زەحمەتە دوو زەحمەتە چی بەرپرسە لەو ناخۆشی و ناڕەحەتیە ئەو بەرپرسانە بچێ بەرپرسە ئەو حکومەتانە بەرپرسە باش ژیانی تۆ نابینن گیانە دەنجی تۆ نابێ ئەوە گیان شتانە نییە کە جوانشتانە وایە ئەنی حسابی خەڵکیان دەکرد وانیان نە حسابی کەس ناکرد بەو تەمەنەوە لە دوو کەسابەت دەگەڕێ و نەژبی نا بەخۆران نییە موالی چەندی ماڵی شێست موالی شێست ئەو خۆ بەرپرسان بەدڵنیاییەوە دەیبینن بەدڵنیاییەوە دەیبین و گیان لە دەنجی تۆ دەبێت ئاگان لە هەموو شتێکە بەبێ ئەو شتانەش نازانم ئەو شتانە هەیە ئاگان لێ نەبێ وایە باشە چێش دەبیننەوە خەڵک ناخۆشی و ناڕەحەتی ببینی بەخۆران زۆرەیە ئەشکارەیە نوایە هەر کەس بە جۆری خۆی دۆخی بازار ئێستا چۆنە بازار ئەوە چەند ساڵم لە بازارەیما بازار هەرەیە هەرەیە بەس لە کورتی دەیە لەبەرەوەی کە مشتەمەع گەورە بووە منتیقی زیاتر بیتەوە بازار زیاتر بیتەوە بری پڕتر بووە باشتر بۆ باشتر نەبوو وەخوا لە کورتی دەیە بەس هەرەیە کە بازاری زیاتر دەبتەوە حتمما خەڵکی زیاتر بووە ینی دەبی ئێستا ساڵ بە ساڵ بازار باشتر بێ یان کەستر بێ نا قیاسی خۆیتی هەرو قەدیمە چەند ساڵە لەو بازارێمە هەرو قیاسەیە کەس نەبووە ناوەڵڵا بازار باشە بەخوای هەر قیاسی قەدیمە هەر قیاس قەدیم برێم بڕێک لە کزیدا باشە لە دوکانداران دەرێن ئەو داهاتەی بەدەستی دێنین وەکو جاران نییە ڕووی لە ڕاز ناکەن ئەگەر ڕاز ناکەن لە دوکانەکەی بەجێ لە یاریتن ئەو دوو سارە دەبێت دوکانە شە فەرمان بەران بگرم بەخۆی پێم ناگیرێت نەمووی دەرێن بازار نییە نەکەی لە دوکانەکەی بەجێ ناری کاکەمادەم لەو بازاری مێزەکەم لۆ بینەوە بەتاڵویتن ئەمە شێ لەسەرە بازار نیە لە ناڕۆی باشە ئەدی هۆکارچی خەڵک ئاوا دەرێ بازار نییە ینی قەنەعاتی نییە چییە قەنەعەتی نییە ئەو دی ڕۆژی 500,000 600,000 بتن ڕاست دەکەم ماندی لەو بازارێک بەخۆن لە بازارەمە ماندیمە با ئەو پارەی نییە کە ئیش دەکەم تێدەگەی بسم شاگردیاتێک بکەم کە هیچ مەسئولیەتێکم لەسەر ڕۆژی 25,000 هەیە ئەلێکانە شەر و پارەم لێ دەبینێتەوە بەس ئەلێکانە حۆڕمەرەوەندەیە ئەو حیسابی دەکاتن دوکانم و شاگردمی لۆ مش شاگردم لۆ ببینێتەوە حیسابی دەکاتن ئەو حیساباتان نێکدا چکان بخۆم مەطعم هەبووە دوکانم هەبووە ئیشم کردیە لە دەرێت ڕۆیشت هاتیمەوە بازارە فەشەری هینەیە تێدەگەی فەشەر هاتیم هەر بەس بازار بەخوای جێ پارەیە ئەلێکانە عارەبانش دەست دێ بەس سابوونی دانە موسی دانە کلێکسی دانێ ڕۆژانی خۆتەیە چەند ساڵ دەبی لە بازاڕی واللهی لە سی بە پشتەوەیە سی زیاتر ینی ئارێ وەڵڵا قەلب ساغ یارن خۆش بیا خۆیمان سەلامەت بێ ئامین ئەجمعین ئێستا بازارەکە چۆنە واللهی بازار کوبرێ ئەوها زعیفە کوی برێ خراپە ئارێ وەڵڵای کوبری خراپ باشە بەس پیا و نابینا ئومێد بی لە کەرەمە خوای قەنەعاتی هەبێ دەبی ئینتیزاری ڕحمی خوای بکەیت ئێستا ئەوەی کە دەیفرۆشی بەشی بژێوی ژیانت دەکا یان جارێ بەش ناکە ناوەڵە بەش ناکە نا بەخوای بەش ناکە ئەدی ئەوەی کە بازار نییە ئەوها دانیشتووی خەریکی چی زیاتر دەکەیت واللهی تەزبی عشی بەدەستەوە دەبینم لەوانەیە زکردبی واللهی جا ئەوەی لە دەستم بێ ئینشاءالله قسوود ناکەم هەر ئەوە هەوەی دیکە هەر کەسابەتەکەش هەر هەوە بەتاکیت کەسابەتەکەش پێویستە وەنیا پێویستە بژێوی ژیانی ئەوە چ وەخت دەی چ وەخت دەگەڕێەوە بەخوای تقریبا لە دەوری 8 و ئەو 9 دێمە ئێرە ئێستا بازاری توش پەیوەندی بە مەعاشی هەیە کە مەعاش بێ باشبی ئارێ وەڵڵای ئێرە و ئادو حاسمان چەندێک دوورە ئەودا دیوژی پێوەیە ئەدی ئەگەر تو دێ بازاری ئەگەر 5,000 نردوێ نەبی یاخود 10,000 نردوێ نەبی چ ئەبێەوە ماری چ دەکڕی کابرا دێتە بازاری ئەرێ چارێکەکەم بدێ توخوا چارێک چاری بێم چارێکە پەنوی یاخود ژاژی یان حامس چارێک چییە یعنی چی پێ دێ چی
بەشی چەندێکە مشتریت هەیە مشتری خۆت بەخوای مشتری خۆ هەیە و نییەوە چوەتی مشتریەکانی ژێستا کەم دەبن کەم هەرە وەڵا بەش وەختە برێم لە دوو ڕاگەر کە دەتبینی ڕوو لێ وەرەژێڕن یەکە هیچتی ئەوەش نەبری کاڵاکانت گرامی بەس پارە نییە کورنا ئەوڵا خالەکە موادی غەزایە چولەی بە 2000 خواردنە و زەرورە و ئەرێ وەڵا شوتی کەمالیات نییە شتی زەرورە بدەین ئەوە نیە کە بڵاهی ئەو زیادە لە ماری بەس بکەین دەبی ئینستیاری ڕحمی خۆی بکەین ئینشاءڵڵا باش دەبی بەتەمای خوای چاوم لە ڕحمی خوایە یا ڕەبی خوای گەورە ڕەحم بە هەمومان بکە الله ئامین الله ئامین خوا معیشەتمان بداتێ بە ڕەحمەت بەڵێزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێک لە کاسبکاران و هاوڵاتیانی شاری ئەولێر بوو ئێرە بازاڕی شێخەڵڵایە شێخەڵڵا جمەی دەهات لە خەڵک جاران کەموچە هەبوو ئەم بازاڕە بەبەر نەدەکەوت کاسبکاران پێڕانە دەگەیشتن مشتریەکانی خۆیان بەڕێ بکەن ئێستا دواکەوتنی موچە ئەوەندە کاریگەری هەیە بەشێک لە کاسبکاران دانیشتون و بەشێکیان خەریکی یادی خوای گەورەن و بەشێکی دیکان خەریکی بەکارهێنانی مۆبایلن ئەوان دەڵێن تەنانەت ئەو داهاتەی بەدەستی دێنین بەشی بژێوی ژیانمان ناکات کاریگەری لەسەرمان هەیە هەندێکیان دەڵێن ئێمە خۆمان کرێچین جاری وا هەیە بەخوا کرێکی دوکانەکەمان بۆ دەرنایێنێ ئەمە قسەی کاسبکارانی بازاڕی شێخەڵای هەولێرە هەر کەسێک بەم بازاڕەدا بێت دەزانێت بەبێ هیچ قسەکردنێک بازار سستی پێوە دیارە بەرپرسیەکەمیش ئەم دەسەڵاتەیە لە دواکەوتنی موچە چونکە دەبێت ئەو چارەسەری موچەخۆران بدۆزێتەوە و نابێ هەموو ساڵێک موچەیەک دوو موچە نەدرێ بە فەرمانبەران نەدرێ بە موچەخۆران ئێستا دەبێت دەستەواژەکەش بگۆڕین دەبێ برین موچە خوراوان نەک موچە خۆران چونکە چەندین ساڵە ئەمە بە پاشەکەوت بە لێبڕین بە دواکەوتن موچەی فەرمانبەرانی یاریمی کوردستان دوا دەکەوێت تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەشاد و کامەران بن ماڵتان ئاوادان بێ و خوقەتان لەگەڵ